بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. یەکێتی مامۆستایانی کوردستان لەسەر پرسی موچە و داوامی ڕۆژانی شەممە کۆبەوە. یەکێتی مامۆستایانی کوردستان داوا دەکات پشووی ڕۆژانی شەممە دابنرێتەوە و کۆتایی بە سیستەمی پاشەکەوتی موچەش بهێنرێت. بە میوانداریرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکیە کۆجەمال مامۆستای ناڕازی لە کەرکووک شەواحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەیاندنی یەکێتی مامۆستایانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. یەکێتی مامۆستایانی کوردستان داوای هەڵوەشاندنەوەی سیستەمی پاشەکەوتی موچە و دەوامی ڕۆژانی شەممە دەکات. ئەنجومەنی تەنفیزی یەکێتی مامۆستایان لە شاری هەولێر کۆبوویەوە و چەند بڕیار و ڕاستپاردەیەکی ئاڕاستی وەزارەتەکانی پەروەردە و دارایی حکوومەتی هەرێمی کوردستان کرد. یەکێتی مامۆستایان جارێکی دیکە داوا لە حکوومەتی هەرێم دەکات کۆتایی بە سیستەمی پاشەکەوت بهێنێت و سیستەمەکە هەڵبۆشێنێتەوە. داواکاری یەکێتی مامۆستایان بۆ هەڵوەشاندنەوەی سیستەمی پاشەکەوتی موچە لە کاتێکدایە نرخی یەک بەرمیل لەوتی برێن لە بازاڕەکانی جیهان بۆ $84.79 بەرز بۆتەوە. ئەو کاتەی حکوومەتی هەرێم سیستەمی پاشەکەوتی موچەی سەپاند نرخی هەر بەرمیلێک نەوت لە بازاڕەکانی جیهان بۆ $26 دابەزی بوو. بەرپرسانی حکوومەتیش بەڵێنیاندا لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت کێشەی موچە چارەسەر بکەن. ئێستا نرخی نەوت $58 بەراورد بە کاتی سەپاندنی سیستەمی پاشەکەوتی موچە بەرز بۆتەوە. بەڵام بەرپرسانی حکوومەت ئامادەنین کۆتایی بە سیستەمی پاشەکەوتی موچە بهێنن. یەکێتی مامۆستایانی کوردستان لە کۆبوونەوەی ئاسایی خۆیدا لە ساڵانی ڕابردوو یەکێتی مامۆستایان و مامۆستایانی ناڕازی داوایان لە حکوومەتی هەرێم کردبوو کۆتایی بە سیستەمی پاشەکەوت بهێنێت. حکوومەتیش ئامادە نەبوو وەڵامیان بداتەوە. لەلایەکی ترەوە ساڵی ڕابردوو بەهۆی کەمی موچە ڕۆژانی شەممە کرابوو بە پشووی فەرمی. بەڵام ئەم ساڵ وەزارەتی پەروەردە پشووەکەی هەڵوەشاندەوە. یەکێتی مامۆستایان داوا لە وەزارەتی پەروەردە دەکات وەک ساڵانی ڕابردوو پشووی ڕۆژانی شەممە دابنێتەوە. کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان یەکێکە لە کەرتە فەرامۆشکراوەکان. بەردەوامی سیستەمی پاشەکەوتی موچەش کاریگەری خراپی دروست کردووە و مامۆستایان لە بارودۆخێکی سەختدا ژیان دەگوزارێنن. بەرپرسانی حکوومەتیش بێباکن و ئاوڕ لە کەرتی پەروەردە و دۆخی مامۆستایان نادەنەوە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا کۆگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە بچین سەر مەسەلەی داوامی ڕۆژانی شەممە و مەسەلەی موچە. حەزەکەم لەسەر ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی پرسیارتان لێ بکەم. ساڵانی ڕابردوو ئێوە ناڕازایەتیتان نەبوو، ئێستا ئەنجومەنە نەماوە، ناڕازایەتیتان نەماوە، خۆت بوون بە مامۆستای ڕازی ئێوەش؟ سپاس بۆ تۆ کە حەچیم، سپاس بۆ پێیان کە لەم چەند ساڵەیە بە تایبەت هەمیشە سەنگەری بەرگریکردن بووە لە مامۆستایان و لە پەروەردەش بە شێوەیەکی گشتی. لە ڕاستی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی و کاتە دروست بوو کە دەسەڵاتدارانی هەرێم بە شێوەیەکی زۆر خراپ دەستیان خستە بینەقاقای پەروەردە و مامۆستایان و بە تایبەت ئەو کاتە لە زۆربەی شار و شارۆچەکان دەستە و گروپی ناڕزایی لە مامۆستایان دروست بوو، چونکە ڕێکخراوەکە کە ڕێکخراوی یەکێتی مامۆستایانەوە یەکێتی پارتی تیا باڵا دەست و زۆرینەی ئەندامەکانی ئەوانن بە تەواتی پشتی کردو لە خواست و داواکاریەکانی مامۆستایان. بۆیە ئەم گروپ و دەستە ناڕزاییانە دروست بوو. ئێمەش لە شاری سلێمانی ئەنجومەنێک دروست بوو کە سەرەتا دەستەیەک بوو، دوای فراوان بوو ئەنجومەنێک دروست بوو. بەڵێ بێگومان لە ماوەی ئەو 4 ساڵەیان نزیکەی 60 خۆپشاندانی گەورەی کردووە کە بەدەیان 1000 کەس بەشداری کردووە و فشارێکی لە ڕادە بە دەریکەوە بۆ ساڵی پار. خۆشبەختانە شتێک لە داواکاریەکانی مامۆستایان جێبەجێکرا، بەڵام خواست و تمۆحی مامۆستایان نەبوو. بەڵێ بەدڵنیاییەوە ماوە، بەڵام دۆخەکە جیاواز بوو لە بەرەوەی ئێمە کەوتینە ناو هەڵبژاردن، دوو هەڵبژاردنەوە نەمانویست چالاکی و ئەو چالاکیانەی کە ئێمەیکەین بێتە بەشێک لە دەستکەوت بۆ حیزبە سیاسیەکان. کاری ئەوەی کە ئێوە ئێستاستان بە ناڕزایەتی نەکرد پەیوەندی باڵبژاردنەکانەوە، بەڵام دەڕۆژ هەڵبژاردنیش تەواو بۆ ڕەنگە بەڵێ ڕاستە خەڵکی شەڵوێست لێوە نەبینێ. بەڵێ هەڵوێستمان هەبووە ئێمە لە 29 دوای کۆبوونەوەی مامۆستایان لە نوێنەری سەرجەم شار و شارۆچکەکان کە ئێمە لێرەیە لەم بەیاننامەیە ناویان هاتووە کە دوجار داواکاری مامۆستایانی هەولێریش بووە کە خۆیان ناویان لەسەر ئێرە بنووسرێ هەولێر، کەرکووک، سلێمانی، هەڵەبجە، دۆهۆ، گەرمیان، ڕانیە، چەمچەماڵاکرێ، ئامێدی، تەکیە، سەی سادق، زاخۆ، شارباژەر، کۆیە. نوێنەری ئەم شار و شارۆچکانە هەمیان لە شاری سلێمانی لە 29 کۆبوونەوە بەیاننامەیەکی ناڕەزاییمان دەرکرد. ئەو کاتە کە هێشتا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە نەچوو بوو. ئێمە هۆشیاریماندا بە دەسەڵاتدارانی هەرێم کە تکایە چیتر
دۆخی پەروەردە فرامۆژ مەکەن، دۆخی خراپی مامۆسایان لە بەرچاو بگرن و بۆ ساتێکیش بێ بۆ یەک جاریش بێ ڕازگویانە بێنە پێش کێشە و گرفتەکانی مامۆسایان و پەروەردە لە هەرێمی کوردستانە چارەسەرکەن کە بەیاننامەیەکی حەوخاڵیە کە پێمان وایە ئەگەر ئەمە وەکو دەستپێکێک بۆ ئەم ساڵی خوێندن ئەمە جێبەجێ بکەن ئەم خاڵانە بە دڵنیاییەوە ئاستێکی باش لە پرۆسی پەروەردە و فێرکردن ئەکەوێتەوە سەرسکەی ڕاستەقینەی خۆی کە بە بڕوای ئێمە ئەوەی لە چەند ساڵی ڕابردووە هەبووە تەنها بەڕێکردن بۆ پرۆسی پەروەردە و فێرکردن بە تەواوەتی لە لێواری مەرگ و تیاچوونایە بۆیە هیوادارین کە ئێستاش کات ماوە هەرەوەی کە دەسەڵاتداران بە تایبەتە و حزبی دەسەڵات لە بانگەشەی هەڵبژاردنە بەڵێنیان بە خەڵکی کوردستانەیە کە داوای کوردستانێکی بەهێزیانەکە کە کوردستانێکی بەهێز بە دڵنیاییەوە تۆ هەموو خەڵکی کوردستانی زانن بەبێ پەروەردە ناکرێت لە پایە گرنگەکانی هەر کۆمەڵگە و دەوڵەتێک بریتیە لە بوونی پەروەردەیەکی باش لە خوێندنێکی باش کە بەداخەوە لە 26 ساڵی ڕابردووە بەمان لە کوردستان نەبینیوە لایەنەکەی تریش کەویش حزبێکی دەسەڵاتەوە لەم زۆنیا باڵا دەستە بانگەشەی هەلی کار و خزمەتێ کرد لەگەڵ ئارامیە کە ئەمانە هەمووی بە خوێندنێکی باش دەسە بەرەوەکرێ کە هیوادارین هیچ نەبێ بۆ یەک جاریش بێ ڕازگۆ بن لەگەڵ ئەم دروشمانەیە کە یاویانە بە خەڵکی کوردستان لەم 4 ساڵەیە لە ئێستەوە هەنگاوی بۆ بنێن چونکە ئێمە زانین کەتی پەروەردە لە ئێستاە چەند لە قەیرانێکی گەورەیە بە تایبەتی ئەم دەستپێکی کە دەستمان پێکردو بە کۆمەڵێ قەیران و گرفتی زۆرەوە ئەگەر ئاوا بڕوە کەتی پەروەردە بە تەواوەتی لە ناوەچێ لە هەرێمی کوردستان. سپاس دەکەم دکتۆر مولای بەرز دەگەر ماوەس ئەحمەد لەگەڵمان ئامادە بێ. ماوەس ئەحمەد سپاس بۆ بەڕێژتان سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆتان لەبارەی مەسلەی موچەی مامۆستایانەوە چ بڕیار و داواکاریەکتان ئاڕاستی حکوومەت کردووە، ئایا حکوومەت گوێ لە بڕیار و ڕاستپاردە و داواکاریەکانی ئەوەکو یەکێتی مامۆستایان دەگرێت؟ بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی دەستخۆشیتان لێ دەکەم. بەنسبەت بڕیارەکان تەبەن حکوومەتی هەرێم ئێمە بە تایبەتی لە دوای 2014ەوە کە لە 2015 پاشەکەوتی نایاسایی و زۆرە ملێی لەسەر مامۆستایان و فەرمانبەران فەرز کرد. ئێمە هەر لە بیدایەتەوە لەسەر خەت بووین بە یاداشت و بەیاننامە و تەنانەت یەک ڕۆژیش بایکۆتی سەرتاسەری کرا و بەهۆی چەند هەڵوێستێکەوە ئێمە توانیمان کۆمەڵێک لە مامۆستایان لە یەکێتی مامۆستایان پاڵپشتی مامۆستایانی ناڕازی لە سنووری هەولێر و سلێمانی و دهۆک و ئانابین بۆ بەدەستێنانی مافەکانی مامۆستایان. بەڵام ئەوە بوو بەداخەوە حکوومەتی هەرێم جۆی لە داواکاریەکانمان نەگرتووە، جۆی لەو یاداشتانەمان نەگرتووە. ئێمە لە ماوەی کارکردنمان توانیمان لەو ماوەیە زیاتر لە بەرزترین دەسەڵاتی حکوومەتی هەرێمی ئەو کاتە ببینین و پەیامی مامۆستایان و مامۆستایان بە گشتی و ناڕەزاییان پێ بگەێنین لەسەر ماف و داواکاریەکان. بەڵام بەداخەوە ئەوە حکوومەت بوو وەڵامی داواکاریەکانی نەدایەوە بۆ هۆی بایکۆتی چەندین جاری دەڤەری سلێمانی و لە دواییشە دەڤەری هەولێر و دهۆکی گرت کە بەڕاستی مامۆستایان بوێرانە و ئازادانە و بەناوچە دابێنراوەکانیش توانیان فشارێ بکەنە سەر حکوومەت تا ڕادەیە بێتە سەرخەت و بتوانێت دەستکاریەکی کەمی پاشەکەوتە زۆرە ملێکە بکە. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوێکی مەدەنی کە ئیشوکاری ئێمە فشارکردنە و بەرگریە لە مافی مامۆستایان و بە پیشەییکردنی ڕێکخراوەکایە ئێمە لە هەوڵەکانی خۆمان بەردەوام ئەبین هەرچەنێ ملاحەزەشمان لەسەر شێوازی تەشکیلەی ڕێکخراوەکە هەیە. بۆیە ئێمە لە مەسەلەی کۆبوونەوەی ئەم جارەمان کە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی تەنفیزیە کە باڵاترین دەسەڵاتی یەکێتی مامۆستایانی کوردستانە، لە کۆبوونەوەکە ئێمە چەند بڕیار و پێشنیارێکمان ئاراستەی حکوومەتی هەرێم و هەروەها پەرلەمانی تازە کردووە لەگەڵ وەزیری پەروەردەیە. ئەوانەی کە ئێمە لە پێشنیار و بڕیارەکەمانە بەڕاستی ئێستا هەروەکو ئاگدارین پاشەکەوتی موچەی زۆرە ملێ بە بیانووی ئەوەی پارەی دۆلار و پترۆ دۆلار و بەرمیلێک نەوت کە 28 دۆلارە ئێستا گەیشتۆتە 84 دۆلار. بەداخەوە حکوومەتی هەرێم دەستکاری پاشەکەوتی زۆرە ملەی موچەی نەکردووە، ناکرێ و هیچ بیانوویەکی نەماوە کە دەستکاری نەکا. بۆیە بەڕاستی نیگەرانیەکی توندمان دەربڕیوە بەرامبەر حکوومەتی هەرێم و داوامان کردووە یەک لەو خاڵانە ئەوەیە بە زووترین کات پاشەکەوتی نایاسایی موچە هەڵبگرترێ، چونکە هیچ بیانوویەکی بەدەستەوە نەماوە
کە پاشەکەوتەکە هەڵنەگرێت بە پێی ئەو داتانەی کە نەوتە فرۆشرێت و هەروەها لە خاڵەکەی تریشا داوای ئەوەمان کردووە کە مەسلەی پشووی شەموان کە بەهۆی پاشەکەوتی موچەوە دانرا بەڵام ئێمە ئەم جارە داوامان لە حکوومەتی هەرێم کردووە لە وەزارەتی پەروەردە بە بڕیاری خۆیدا بێتەوە چونکە ناکرێت مەسلەی شەموان ئەوە نەکرد بەهۆی پاشەکەوتە ئێمە ئێستا داوای ئەوە ئەەکەین شەموان پشوو بێ بۆ سەرجەم خوێندنگاکانی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی وەزارەتەکانی تری هەرێم هەمویان پشووی شەمویان هەیە ناکرێت تەنیا وەزارەتی پەروەردە بێبەش بکرێت و هەروەها وەزارەتی حکوومەتی مەرکەزی عێراقی شەموان پشووە ئەمە ناکرێت بە هیچ شێوەیەک بەڕاستی جێ قبول نییە ئێمە داوا ئەەکەین نەک پاشەکەوتی موچە شەموو بگەڕێتەوە هەروەکو وەزارەتەکانی تر و لە بڕیارەکانە بەڕاستی ئێمە کۆمەڵێک داوامان کردووە پێشتریش لەگەڵ وەزیری دارایی و وەزیری پەروەردە پێش ماوەیە کۆبوونەوەمان کرد لەسەر چەند خاڵێک یەکێک لەوانە مامۆسایانی گرێبەست بە ڕێنمایی تەعین بکرێن و دابمەزرێن ناکرێ مامۆسایانی گرێبەست پێشتر 6,000 بوو ئێستا نزیکەی 5,000 مامۆسا ماوە زیاتر لە 1,000 مامۆسای گرێبەست وازی هێناوە لەبەر ئەوەی موچەکەی و لەبەر ئەوەی شوێنەکانیان دوورە ئەو هاوکاریی کە ئەدرێ پێیان ئەو یارمەتی ئەدرێ پێیان بەشی هاتوچویان ناکە بۆیە یەکێک لەو خاڵانە داوای ئەوەمان کردوە بە زووترین کات مامۆسایانی گرێبەست تاعین بکرێن زۆر باشە دواتر بە درێژی قسە لە سەر مامۆسایانی گرێبەست بەڵام ئێوە واز ناکەن وەکو یەکێتی مامۆسایان فشاری جدیتان دروست نەکردو ئێوە زیاتر لە 120,000 ئەندامتانە ئەگەر خۆپیشاندانێکی بۆ نمونە 50,000 ئەنجام بدەن پێتان وایە حکومەت گوێتانێ ناگرێ بەڵام تاکو ئێستا بۆ نەتانتوانێ بۆنەوە خۆپیشاندانێک وە فشارێکی زۆر جدی لەسەر حکومەت دروست بکەن بەڵێ مامۆسایانی ڕێکخراوی مامۆسایان کە چونکە ئەندامبوون ئارەزوومەندانەیە ئێستا کە نزیکەی 75,000 ئەنداممان هەیە بەڵێ وەکووتم تەشکیلەی ڕێکخراوەکە لەسەر ئەساسی حزبیە بۆیە زۆر جا بڕیار بە ئاسانی دەرناچێت دوای تاوتویەکی زۆر وەجار وهەیە ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە زۆر جاوەکو لیستی هاوبەش هەڵوێستی جیاوازمان هەبووە و پاڵپشتی مامۆسایانی ناڕازی خۆپیشاندان و بایکۆتەکانمان کردووە بەڵام لە ساڵی پێشووە ئێمە بایکۆت کرا سەرجەم شارەکانی گرتەوە و سەرجەم ئەندامانی مامۆسایانیش لەگەڵ مامۆسایانی ناڕازی ئەوانەی ترا بەشدار بوون فشاریان کرد بۆیە حکومەت هاتە سەرخەت بەڵێ ئەگەر ڕێکخراوەکە بە یەک جا هەڵبسێت و یەک هەڵوێز بێ بڕواتان بێ حکومەت ناتوانێت ئەوها بە کەیفی خۆی یاری بە پرۆسەی پەروەردە و خوێندن بکات و بەو شێوەیە بیگەێنێتە ئەو ئاستەی کە ئێستا لە نزمترین ئاستی خۆیەتی بەڵام پێشتر باس لەو دەکرێت ئەوە ژمارەی مامۆستایان بوو کە 126,000 یعنی ئەوە لە 126,000 تەنە 75,000 ئەندامی فەرمی یەکێتی مامۆسایانە بەڵێ مامۆسایانی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە 127,500 مامۆستایە بەبێ خوێندنی باڵا کە ئەوانیش 8,000 مامۆستایە ئێمە لەبەرەوەی ئەندامبوونمان لە بیدایەتی لە کۆنگرەی 12 ئێمە وەکو مامۆسایانی لیستی مامۆسایانی کۆمەڵ و لە دروشمەکانەوە بوو ئەندامبوون ئارەزوومەندانە بێ نابێ فەرزکرێ لەسەر مامۆستا ئەو کاتە کە بووە ئارەزوومەندانە ئێستا تقریبان 75,000 ئەندامی یەکێتی مامۆسایانمان هەیە بەڵێ سوپاس دەکەم دەتەگرم بۆ لای بەڕێزت مامۆستا کۆک بگەرم بۆ لای بەڕێز تەبارەت بە مەسەلەی پاشکەوتی موچە ئێستا هەر مامۆسایەک چەندی لێدەڕێت ینی سەرراوی کە حکوومەت کەمێک دەستکاری سیستەمەکەی کردووە هیچ کاریگەریکی ئەو بڕایی کە لی دەبێت کاریگەری خراپی دروست کرد لەسەر ژیانی مامۆستایان لەسەر گوزەرانی لەسەر کەرتی پەروەردە بێگومان دروستی کردو یان ئێمە لە 4 ساڵی ڕابردووە دوایەوەی کە ئەو پاشەکەوتە نەفرەتیە بەسەر مامۆسایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستانە سەپێنراوە موچەش لە کاتی خۆیان نادرێ ینی ئێستا من کە لەگەڵ تۆ قساکەم پێرێ موچەی مانگی حوتی مامۆسایان و وەزارەتی پەروەردەدا بەشکراوە لە کاتێک ئاسێمەوە بەرەومانی 11 چین یعنی لە ڕاستیە بە جۆرێک چۆنەڵی شیرازەی خێزان و پەروەردە و کۆمەلگایان تێکداوە چاکردنەوەی بەڕاستی کاری جدی ئەوێ یعنی ئێستا جگە لەو
پاشەکەوتە موچەش 3 مانگ لە دواوەیە و پێم وایە دەسەڵاتدارانی ڕەنگە بیانوێ هەروەکو ساڵانی ڕابردوو چۆن لە 3 ساڵی ڕابردووە هەموو ساڵێک لە کۆتاییە 3 مانگی موچەی مامۆسایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەدزن و ئەیبەن بە دڵنیایی و بۆم ساڵی ژەگەر فشارێکی جددی نەبێ هەموو دڵسۆزان و خەمخۆران ئەوانەی کە لە خەمی بژێوی و ژیانی خەڵکان و بە تایبەتی پرۆسی پەروەردە و هەموو کەرتەکانی تریش کچکە ئێمە پێمان وایە هەموو ئەوانەی کە خەڵکانێکن بە دڵسۆزانی بە دڵسۆزانە کارەکانی خۆیانەکەن پێویستە لە کاتی خۆیان موچەیان پێ بدرێ هەرچی ڕۆژارێ موچەیان پێ بدرێەوە لە ساڵەکە 12 موچە وەربگرن نەک ساڵیان لای ئەمان کردویانە بە 9 مانگ لە کاتێکە ئێمە بینین لە ئێستاە لە بانگەشەی هەڵبژاردنا هەم سەرۆکی حکومەت و هەم جێگرەکەی بەڵێنی لابردنی پاشەکەوتیان نا بەڵام لە ئێستا ئەبوو هەر یەکسەر جێب بکەوتایەتە بواری جێبەجێکردنەوە چونکە هەرۆکو مامۆسا لە ئاماژەی پێەیە کاتێک ئەمان پاشەکەوتیان سەپان بەسەر مامۆسایان و فەرمانبەرانە کە بەرمیلی نەوت بە 28 دلار فرۆشتە لە ئێستاە 80 بەرەو 80 دلار بەڵێ 84 دلار فرۆشێ هیچ پاساوێک نەماوە بۆ ئەوەی کە پاشەکەوتی نایاسایی لەسەر موچەی مامۆسایان و فەرمانبەران بهێڵڕێتەوە و تاوانە خەڵکیش لەمە بێدەنگ بێ لەمە دووەوە بەڕاستی ئەوانەی کە دەنگیان بەم حیزبە سیاسیان نەژاوە بە تایبەت بە یەکێتی و پارتی ئەبێ فشاری جددی بکەن لەم حیزبانە چیتر ئەم زوڵمە لە خەڵک نەکەن ئەم ستەمە نەکەن و کۆتایی پێ بهێنن چونکە ژیان بەم جۆرە ناڕوە ئارامی خێزان و خانەوادەکان تێک چووە و پرۆسەی پەروەردە و فێرکردن و تەندروستی و هەموو کەرتەکانی تر تێک چووە یعنی لەم ڕۆژانە بۆ نمونە دام و دەستگاک داوای ویان لێکراوە یەکێک لە فەرمانگەکانی ئەم شارەکە ڕۆژانی داوامیان بۆ زیادکەن ناچار بوون مان بگرن چونکە بەو ڕێژەیە لە پاشەکەوت کە لەسەر موچەکانیان هەیەوە ناتوانن چونکە بمانێ و نەمانوێ ئەمڕۆ خەرجی خێزانەکان زیادی کردووە و داواکاری خێزانەکان زیادی کردووە و خێزانانی کە بە تایبەت مناڵیان هەیە مناڵیان لە قوتابخانە و لە زانکۆکانن ناتوانن بم بڕە لە موچە درێژە بە ژیانی ئاسایی خۆیان بن بۆیە زۆر گرنگە لە ئێستاە هەم حیزبەکان و هەم ئەو خەڵکانی دەنگیان پیاون و هەم کۆمەڵگەی مەدەنی و هەم ڕێکخراوەکان و ئەوانەی کە بەڕاستی لە خەمی بژێ و ژیانی خەڵکان شاری جددی بکەن بۆی کۆتایی ئێستا بۆ هیچ پاساوێک نییە حکومت بۆچی مەسەرەن درێژە بەم سیستەمە دەدا لە کاتێککە ئێستا بۆ نرخینەوە دۆکو بە ڕێز دامەش بێستا 84 دلار لە کاتێکە پێشتر 26 دلار بۆ کاتێک کەم سیستەمیان سەپان ینی ئێستا پێ دوێت پارە زۆرە نایدەن بە مامۆستا و بە فەرمانبەرانی تریش بە دڵنیاییەوە پێم وانیە نەک من هەموو خەڵکانی کە ناڕازین لەم وڵاتە و خەڵکانشی کە ویژدانیان هەیە زۆر باشەزانن کە پارە هەیە لە وڵاتەیە و بە دڵنیاییەوە هەردوو حیزبی دەسەڵات بەکاری هێنن بۆ کڕینی ویژدانی خەڵک لە وڵاتەیە بۆ کادرەکانی خۆیان ینی تۆ تەماشاکە کام کادر و بەرپرسی ئەم حیزبانە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە قەیران هەستیان بە قەیران کردووە کامیان کەژاوی ئۆتۆمبیلەکانیان کەم کردوتەوە و کامیان بۆ نمونە باخ و فێلاکانیان فرۆشتووە لەبەر نەبوونی و نەداری و کامیان پاسەوانەکانیان کەم کردوتەوە و کامیان مناڵەکانیان دەرهێناوە لە خوێندنگاهلی و تایبەتەکان بۆیە بە دڵنیاییەوە قەیران درۆیەکی گەورە بۆ کەم دەسەڵاتدارانە کردویانە بۆ عقوبەدانی خەڵک لە وڵاتەیە ئەگەر نا بە دڵنیاییەوە پارە هەبووە چونکە ئێمە دڵنیا بووین لەوە بەس بە بەزەریبە و بە باجی ناوخۆ و بەوانەی کە ئەم دەسەڵاتە دەسییانەکە و خۆ هەتا 2023 ئەمانە نەوتیان نافرۆشت و بودجەش لە بەغاوە نەهات هەتا ئەو بەروارە بۆ ئەیانتوانی موچە و بژێوی ژیانی خەڵک دابینکەن بەڵام لە دوای ئەوە کە ڕێژەیەکی باش لە بودجە لە بەغاوە هاو دوای ئەوەی کە بە مەسلەی ڕیفراندۆم و بەوەی کە ئابووری سەربەخۆ ڕاگەێنە نەمانە هەموو ئەو بودجەیی کە لە سەدا 17 بودجەی عێراق بووە هات ئەوەیان بڕی دوای ئەوە هاتن بۆ قەرەبووکردنەوەی ئەوەی کە دەستیانە کەوت دەستیان نابینە قاقای خەڵک و پاشەکەوتی زۆرە ملیان لەسەر موچەی فەرمانبەران کرد ئەو فەرمانبەرە دڵسۆزانەی کە بە حەقیقی بەڕاستەقینە خزمەتیان نەکرد لە دام و دەستگاکانی دەوڵەتە نەگەوانەی کە بندیوارن و ڕۆژێک خزمەتیان نەکردووە لە وڵاتەیە بەڵام پارەی مۆڵ و پارەی قەبەیان پێدرێەوە تا ئێسش بەردەوام بۆ بەڵکو و پاشەکە و دەوانی نەگرتوێتەوە بەڵێ بەرز وتت بێدەنگ بوون لەمە تاوانە ئێوەکو مامۆسای ناڕازی دەست بە چالاکیکانتان دەکەنەوە گەر حکومەت پێداچوونەوە نەکاوەی کە بەڵێنشان بە خەڵکدا بوو لە هەڵمەتی هەڵبژاردن پێداچوونەوە بکەن بەم سیستەمە وەکو مامۆسای ناڕازی دەست بە چالاکیکانتان دەکەنەوە ئێمە هەر وەکو لە بەیاننامەکەی 29 2010 لە کۆتاییەکەی ئاڵین ڕای دەگەینین وەکو هەمیشە چاودێرێکی ئازا و ئازاد دەبین بەسەر بەڵێنەکانی حکومەتەوە حکومەت بەڵێنی داوە بژێوی و ژیانی خەڵک چاک بکە لە سەرۆکی حکومەتەوە بۆ جێگرەکەی کە کوڕی هەردوو ئەو نەوەیەن کە ئەم 27 ساڵە ئەم دەسەڵاتە بن بەڕێوە
بەڵێن یانداوە پاشەکەوتی موچەلابن بەڵام بێبڵینی زۆریشان لەگەڵ نەکرد بێگومان 27 ساڵە درۆکەن لەگەڵ خەڵکە ناڕاستی ئەڵێن بەرامبەر بە خەڵک بەڵام بە دڵنیاییەوە پێم وایە ئاستی هۆشیاری خەڵک چۆتە ئاستێکی زۆر باش و لەناو خۆشیانە جۆرێک لە ناڕەزایی هەیە ئێستا بۆیە بە دڵنیاییەوە ئێمە تا پێکێنانی حکوومەتی نوێر چاوەڕوانە بین و لە ئەگەری جێبەجێنەکردنیان هەموو ڕێگاکانی خەباتی مەدەنی لە بەردەممانە کراوەیە و لێرەوە ڕای دەگەێنی شەقام و خەباتی مەدەنی لە بەردەم هەموو دڵسۆزێکدا کراوەیە لە پێناو خزمەتکردن بە پرۆسی پەروەردە و شەقامی ناڕازی مامۆستایان واتە ڕێ لە هیچ کەسێکیش ناگری ڕەنگە پێکێنانی حکوومەت 8 مانگ بخیانەوەکو 2014 ینی تاژ مانگی تر ڕەنگەم ساڵ پرۆسی خوێندن تاوا ببێت لە ڕاستیە نابێ خەڵک بەس بە تەنها چاوەڕی مامۆسایانی ناڕازی بکە شەقام بجوڵێنێەوە دەنگی ناڕزایی بەرز بکاتەوە ئێمە ڕێکخراوێکمانەیە بە ناوی ڕێکخراوی یەکێتی مامۆسایان کە بەڕێزان مامۆستا ئەحمەد و هاوڕەکانی لەوێ بەسپاسەوە لە ڕابردووە ئەوان هەڵوێستیان جێی نرخاندن بۆ لەلای ئێمە بەڵام گلەیی گەورەمانەوەیە ئەم ڕێکخراوە نەبووتە سەنگەری بەرگریکردن لە مافەکانی مامۆستایان بەڵکو زۆر کات بۆتە سەنگەری بەرگریکردن لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆیە گەرم ڕێکخراوە ڕێکخراوێکی جددی بێ ڕێکخراوێک بێ هەڵقوڵاوی ناوناخی مامۆستایان و نوێنەرایەتی ڕاستەقینەی مامۆستایان کە بە دڵنیاییەوە هەچ ئازێک بە سەدان هەزار مامۆستا و فەرمانبەرێنێتە سەر شەقامەکان و ئەوسا دەسەڵات و حکوومەت ناچارەکە بە جێبەجێکردنی داواکاریەکانیان بەڵام بەداخەوە 2 ساڵە ئەم ڕێکخراوە شەرعیەتی نەماوە بۆیە داوا ئەکەم لە بەڕێزان لە مامۆستا ئەحمەد و هاوڕەکانی پێش ئەوەی فشار داوای لە حکوومەت بکەن بۆ هەنێ داواکاری ئەم ڕێکخراوە ناچار بکەن چونکە ئێمە زانی لە بانگەشەی هەڵبژاردنە سەرۆکی ئەم ڕێکخراوەیەک بۆ لە کاندیدەکانی حزبێکی سیاسی گەورە لە وڵاتەیە و جێگرەکەشی بە هەمان شێوە کادرێکی باڵای حزبێکی تریانە ئەمانە 2 ساڵ ئەبن و 2 ساڵە شەرعیەتیان نەماوە لە مانگی 11 ساڵی 2016 بەڕاستی کۆتاییان پێ هاتووە هەرچەند خۆیان درێژیان کردوێتەوە بەڵام ئەم ڕێکخراوە لای زۆرێک لە مامۆستایان شەرعیەتی نەماوە هیوادارم مامۆستا ئەحمەد و هاوڕەکانی لە یەکێتی مامۆستایان لە سکرتاریەت ئەحمەدوانیشیان کردووە لەگەڵ کۆمەڵە خەڵکی تر لە سکرتارێت لە ڕاستیدا ئەبێ فشار بکەن بۆی ئەم ڕێکخراوەی تر کۆتایی پێبێ و ڕێکخراوێک کۆنگرە ببەستێ و هەڵبژاردنێکی شەفاف پاک نوێنەری ڕاستەقینەی مامۆستایان بچێتەوە ڕێکخراوە چونکە ئێمە دڵنیاین لەوە ئەم ڕێکخراوە بچێتەوە دەستی مامۆستایانی ڕاستەقینە بکەوێتەوە دەستی ئەو مامۆستایانی کە خەمخۆری پرۆسی پەروەردە و ژیان و بژێوی مامۆستایانن بە دڵنیایی و حکوومەت بەدەم داواکارێکان دەکەم مامۆستا سەبارەت بە وەڵامی حکوومەت چی بووە بۆی کەەوە بە فەرمی داواتان لە حکوومەت کردو پێشتیش و ئەمڕۆژ دووبارە تاکیدتان کردووە هیچ سێکتان لەبارەی سیستەمی موچە بە فەرمی لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی دارایی کردووە ئەوان وەڵامیان چی بووە ئەگەر تێبینی شتێ لەسەر قسەکانی مامۆستا فەرموو بەڵێ بەنسبەت تێبینیەکانم ئەوەیە بەڵێ ئێمە وەکو یەکێتی مامۆستایان لە بیدایەتەوە ئەم پاشەکەوتی ناموچەی نائاسایی نەبوو بەڵکو پێشتر مامۆستایان یەکێتی مامۆستایان کۆمەڵی هەوڵیدا مەسەلەی یەکخستنی موچەی هەردوو دەڤەری هەولێر و سلێمانی و 150 و ینی کۆمەڵێک پرۆژە و ئەو شتانە کرا بەڵام کە قەیران لە 2015 ئەو قەیرانە تووشی یەکێتی مامۆستایان و تووشی سەرجەم مامۆستایان بوو بەڕاستی ئەو کاتە هەڵوێستەکان بە پێی پێویست نەبووە بۆیە ئێمە ئەمڕۆ بڕیارماندا لە مانگی 4 2019 هەڵبژاردننی یەکێتی مامۆستایان بکرێ و سەرجەم هەویەکانی ئەم ئێستاش هەمووی لە ساڵی تازەیە هەمووی ئیلغا بکرێتەوە و هەویەی تازە بکرێتەوە بۆەوەی مامۆستایان بەشداری هەڵبژاردنێکی تۆکمە بکەن و بتوانین نوێنەری ڕاستەقینەی یەکێتی مامۆستایان زیاد بکرێ بۆ ئەوەی بتوانین گۆڕانکاری تەواو بکرێ و بەنسبەت مەسلەی باسیش کرا مەسلەی هەڵوێستەکان تەبەن ئێمە لە پێشەنگی هەڵوێستەکان بووینە لە کەرکووک و لە ناوچە دابێنراوەکان و لە سلێمانی و ئەوانش بەڵێ بەردەوامیش بووینە و بەردەوامی شەبین و داکۆکی شەکەین بۆیە ئیمڕۆ بڕیاری هەڵبژاردن درا بە کۆی دەنگ لە مانگی 4 ئەنجام بدرێ و لیژنەی ئامادەکاریشدا ئەندرێت بۆ ئەنجامدانی ئەو هەڵبژاردنە بەنسبەت داواکاریەکان کاک حەکیم ئێمە چەندین جا کە سەردانی بەرپرسەکانمان کردووە بەڕاستی تا ڕادەیەک لە مەسلەی گرێبەستە لە مەسلەی محازەڕەیە لە مەسلەی کۆمەڵێک شت لەگەڵ وەزارەتی دارایی هەندێک بڕیاری داوە کە وانە بێژیەکان پارەکەی سرف بکرێ و باسی جیاوازی موچەی نێوانی
هەولێر و سلێمانیمان کرد کە وەختی خۆی بۆ سلێمانی سرف کرا بۆ هەولێر سرف نەکرا بوو لەگەڵ دهۆک و هەندێک مامۆسای کەرکووک کە ئەویش بڕیاری ئەوە دراوە کە ئینشاءڵڵا ئەویش سرف بکرێ. ئێمە کولەی مەفتوحەمان هەبوو کە زیاتر لە 400 مامۆستا کولەی مەفتوحەی کەرکووک بوو. ئێمە 4 ساڵە تقریبەن هەوڵماندا لەگەڵ وەزارەت و لەگەڵ وەزارەتی دارایی و وەزارەتی خوێندنی باڵا توانیمان لەم هەفتەیە ئەو بڕیارەی پێ دەرکەین ئەو 400 مامۆستایە شەهادەی بەکەلۆریۆسی بۆ بکەن هاوتای مامۆسایانی بەخا. ئەمە هەمووی بە هاوکاری و بە جوهدی یەکێتی مامۆسایان بوو بە تایبەتی لیژنەکانیش. بۆیە ئیشوکارەکان کراوە و مەسلەی گرێبەستی ژێمە ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر پێویستیمان بە 10,000 مامۆستای وانەبێش و گرێبەست هەیە بۆ پڕکردنەوەی ئەو شاغرانە و ئێستاش ئیستیمارە و عریزە تەقدیم کراوە لە سەرجەم پەروەردەکانە بە هەزارەها دەرچوان و خەریج تەقدیمی کردووە بەڵام بەداخەوە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە بەس بۆ وانەبێژی و داوای ئەوەشمان کردووە کە بە زووترین کات وەزارەتی پەروەردە وانەبێژی و شاخرەکان پڕ بکاتەوە بەو مامۆستایانە و لە دانیشتنی پەرلەمانیشا بڕیار بدرێت دوایەوەی بوچەی هەرێمدا ئەندرێت ئەوانە هەمووی بکرێتە گرێبەست و گرێبەستەکانیش تەعین بکرێت چونکە ناکرێت کاک حەکیم ساڵانە 400 مامۆستا خانەنیشی نەکرێت لە هەرێم لە 2000 و لە 2015 و 16 و 17 و 18 هەزار و تقریبەن 200 مامۆستا خانەنیشی نەکرێت ئەوانەی بەخا هەمووی لە جێی ئەوان تەعینەکرێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە تاکو ئێستا مامۆستایان دانەمەزراون کە ئەمە نسبەیەکی زۆر گەورەیە ساڵانە زیاتر لە 15,000 مامۆستا مۆڵەتی بێموچەی جۆرا و جۆر وەرئەگرترێ کەواتە ئەمە هەمووی فەراغێکی گەورەیە بۆیە ئێمە داوای ئەوەمان کردووە لە جێی ئەمانە مامۆستایان و خەریج و دەرچوان دابمەزرێ چونکە پێشتر وەختی خۆی دامەزراندن لەسەر ئەساسی حیزبی بوو لەسەر ئەساسی پسپۆری نەبوو بۆیە ئێستا تەنزیمی میلاک کێشەیەکی زۆر گەورەیە لە هەرێمە دروست بووە مەکتەب هەیە مامۆسای زۆری هەیە قوتابخانە هەیە نیەتی لە خزمەت گوزار و لەوانەی تریشە بۆیە ئێمە لە فشارەکانی خۆمان بەردەوام ئەبین کاک حەکیم نەکەرەوە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بە قەیرانێکی گەورە ئەڕوا داتاکانی خۆیان 2017 ئاماژەی پێئەدا بەوەی کە زیاتر لە 997 قوتابخانە بە کەڵکی دەوام نایە ماوەس ئەحمەد ناوبڕێک وە زیاتر لە 1985 قوتابخانە بەڵێ ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەینەوە لاتان ماوەس ئەحمەد بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕینەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
جارێکی تر سڵاوتان لەوێت بەڕێزان. ماوەس ئەحمەدە گەبگەرمەوە لای بەرز دواتر باز لەو داتەوە ئامارەن دەکەین کە بەڕێزت دەتەوێت بیان خێتە ڕوو لەبارەی دۆخی پەروەردەوە، بەڵام سەبارەت بە مەسلەی پاشەکەوتەکە و مەسلەی داوامی ڕۆژانی شەمەش ئێستا ئێوە دەتوانن چی بکەن؟ دەتوانن پاشەکەوتەکە فشار دروست بکەن کە کۆتایی پێبێت داوامی ڕۆژانی شەمەش کە مامۆسایان داوان کرد بۆ ڕۆژێک پشویان بێ، دەتوانن ئەمەش بگەڕێننەوە؟ ئێمە کاک حەکیم ئێمە وەکو وتم ڕێکخراوێکین، ڕێکخراوەکەمان فشارە، بڕیاروەوانەی بەدەست نییە بڵین ئەمر بەسەر حکومت بکە. ئێمە فشارەکانی خۆمان لە ئەمڕۆ بەو یاداشتەی کە ئاراسەی وەزارەتی پەروەردەی ئەەکەین کە ئێمە داوامان کردووە لە حکوومەتی هەرێمیش کە پشووی ڕۆژی شەموان وەزارەتی پەروەردەش بگرێتەوە هاوتای وەزارەتەکانی تر نەکرد بەهۆی پاشەکەوتی موچە. پاشەکەوتی موچەش نەمینێ، ئێمە داوای پشووی ڕۆژی شەمومان کردووە، چونکە ناکرێت لە وەزارەتەکانی تری حکوومەتی هەرێم پشووی شەمەیان هەبێ وەزارەتی پەروەردە و خوێندن نەیبێت. ئەمە بەڕاستی زوڵمێکە لە مامۆستایان نەکرێ و حکوومەتی مەرکەزیش لە سەرجەم خوێندنگاکان پشووی ڕۆژی شەموو هەیە. ئەمە بڕیارە، یعنی ئێمە داواکەین و جەختی شەکەینەوە و فشاری شەکەین، بۆیە چاوەڕێیەکەین ئینشاڵڵا وەڵامێکی ئیجابی هەبێ، چونکە پارەکە بەهۆی بایکۆتوانە زۆربەی قوتابخانەکان دوو ڕۆژ و ئەوانەی دەرەوەی شار زۆر جا سێ ڕۆژیش دەوام نەکراوە بەهۆی پاشەکەوتی نایەسایی و ئێستاش پاشەکەوتەکە بەردەوامە کە لە 125 پاشەکەوتی موچە بەردەوامە. بۆیە ئێمە پاشەکەوتیش هەڵبسێ داوای ڕۆژی شەموو ئەەکەین، ئەوە حەقی مامۆستایانە و داوای ئەوەشمان کردووە پاشەکەوتەکە بە زووترین کات بڕیاری لەسەر بدرێ و بە تایبەتی پەرلەمان کە پرۆژەیەکی چاکسازیان ئەنجامدا پەرلەمانی پێشوو کە بەهۆی ململانەی نێوان پەرلەمان و حکوومەت ئەو پرۆژەیە سەری نەگرت و دەستکاری کراوە و خوێندنەوەی یەکەمیشی بۆ کراوە. داوا لە کابینەی تازە ئەکەین بە تایبەتی پەرلەمان بە زووترین کات دەست بەکاربوون ئەو بڕیارانە بدرێت و پاشەکەوت هەڵبسێ و ئەو پاشەکەوتەشی لە لای حکومەتە بکرێتە بانقی حیسابیەوە. زۆر باشە مامۆستاگە بە کورتی وەڵام دەیتەوە، ئەگەر حکومەت نە پاشەکەوتەکەی هەڵوەشاندەوە نەدەوامی ڕۆژانی شەمەشی بۆ لابردن چی دەکەن؟ زۆر بە کورتی چووکە دەگرێمەوە لای مامۆستا. وەڵای ئێمە چاوەڕێی وەڵامی حکوومەتەکەین، ئەو کاتە ئەگەر وەڵامەکەی سلبی بوو ئەو کاتە ئێمە کۆبوونەوەی خۆمانەکەین و ئەو کاتە بڕیارە دەین. بەڵام لە ئێستاوە ئێمە بە حکوومەتەڵێن ئەو بڕیارە تا ئیستا لە دەڤەری سلێمانی و لە تەنانەت لە دەڤەرەکانی تریش نیگەرانیەکی زۆر هەیە و لە هەندێک شوێنیش دەوام ناکرێت. بۆیە نامانەوێت پرۆسەی پەروەردە و خوێندن وەکو ساڵەکانی تر بێ، نامانەوێت دەبێت حکوومەت بێتە سەرخەت جۆ لە داواکاریەکان ڕابگرێت. سپاس دەکەین مامۆستا کۆگە و گەرەمە لای سەبارەت بە پشووی ڕۆژانی شەممە وەزارەتی پەروەردە باز دۆ کاریگەری دەوێت لەسەر مەسلەی بە شەوانەکانی خوێندنی وانەکان. کاریگەری خراپی نابێ گەر بۆ نمونە لا ببرێ لەسەر ئاستی زانست وەکو ساڵانی ڕابرد؟ لە ڕاستیە ئێمە وەکو مامۆستایان پێم وانە هیچ مامۆستایەکیش لە کوردستانە داوای ڕۆژی پشوو بکە ئەگەر بێت و موچەکەی بە تەواوەتی پێ بدرێت. وەکو ئێمە لە بەیاننامەکەمانە لە 20/9/2018 کە سەرجەم نوێنەری شار و شارۆچکەکان لە شاری سلێمانی کۆبوونەوە لە خاڵی پێنجەمی ئاڵین بەرپرسانی پەروەردە کاتێک دەتوانن داوای داوامی تاوە لە مامۆستایان بکەن کە موچەی بێ پاشەکەوتیان بۆ دابینکەن. واتە ئێمە بەسوومانێتەوە بە لابردنی پاشەکەوتی موچەوە، یعنی تۆ پاشەکەوتێکی زۆرت لەسەر موچەی مامۆستایان داناوە هەموو ساڵێکی سێ لە 3 مانگی موچەکەی ئەخۆی بە دڵنیایی ئەم داواکاریە لەوێەوە سەرچاوی گرتووە. ئەگەرنا پێم وایە هیچ مامۆستایەک داوای ڕۆژی پشووی نەکردبێ و کە دەوام کرایەوە هەموو ڕۆژەکانی هەفتە داوامەکە و هیچ گرفتێکیش نەبووە لە ساڵانی ڕابردووە لەو بوارەیە. بەڵام ئەمە لەوە سەرچاوی گرتووە کە دەسەڵات دارانی هەرێمی کوردستان موچەی مامۆستایان و فەرمانبەریانیان بە شێوەیەک بۆ کەمتر لە نیوە لە ڕابردووە پاشەکەوت دەکرد و لە ئێستاشا لە 130 پاشەکەوت کراوە و ساڵانە چەند موچەیەکیان ئەبەن بە ناویەوە کە دوا ئەکەوێ موچەکانیان و لەگەڵ ئەوەشە
هیچ بڕیارێک نبینین بۆ لابردنی پاشەکەوت بۆیە مامۆسایان نیگەرانن لەوە و بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش بەرپرسانی پەروەردەژە بێ لە نیگەرانی مامۆسایان تێبگەن و بیر بکەنەوە چارەسەرێ بکەن کە چارەسەریش بە بڕوای من لابردنی دەست بەچەی پاشەکەوتی سەر موچەی مامۆسایان و فەرمانبەرانە و دیاریکردنی وادەیەکە بۆ پێدانەوەی ئەو پاشەکەوتە زۆرەی هی مامۆسایان و فەرمانبەران کە لای دەسەڵاتدارانی هەرێمە ئیتر ئایا ئەمە لە ڕێگەی حساب بانقیەکەوەیە بە شێوازێک میکانیزمێک دابنرێ کە دڵنیایی بدا بە منی مامۆستا بە ئەوی فەرمانبەر کە ئەم موچەیە نافەوتێ و بتوانرێت لە مامەڵەی ڕۆژانە بۆ نمونە مامۆستایەک پارەی ئاو کارەبا بتوانێت لەو حساب بانقیە بدا بتوانێت پێداویستیەکانی تری ئەوەی کە لە قەرزی عقاری لایە قەرزی ئۆتۆمبیلی لایە هەر شتێکی تر لە قەرز لای ئەم هاوڵاتیە لایە مامۆستایان فەرمانبەر هەیە لەو حسابە بانقیە بیە ئەگەر ئەم هەنگاوانە بنێ دەسەڵاتدارانی هەرێم پێم وایە مامۆستایان ئەوە ناچنە وردەکاریە و داوای ڕۆژانی وەزارەتی پەروەردە وەزیری پەروەردە وەزارەتی پەروەردە فشار پێدوای فشاریان دروست کردووە لە ئاستی باڵا بۆ یەم کێشەی مەسەلەی موچەی مامۆستایان و گرفتەکانیان چارەسەر بێ بەداخەوە ئێمە لە ڕابردوو فشارێکی ئۆتۆمان نەبینی وەیچە لە گرفتە گەورەکانی ئەم وڵاتە ئەوەیە هەموو داوم دەستگاکانی دەوڵەت بە حیزبی کراون تەنانەت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش بە حیزبی کراون وەکو پێشتر ئاماژەم پێەیە بەشی زۆری هەم ڕێکخراوانە کەسی یەکەم و دووەمیان لە ئاستی بەرپرسیارەتی لە حیزبە سیاسیەکانە من پێم وانە ئەم حیزبە سیاسیانە خۆیان بەرپرسیارن لەم هەموو کارەساتەکە بەسەر خەڵک هاتووە ئێستا ئەو کەسێکی کە داناوە نایە بە قسەی منی هاوڵاتی و منی مامۆستا و منی فەرمانبەر بکە بێگومان جۆڕایەڵە بێ بۆ حیزبە سیاسیەکە کە بەرپرسی گەورەیە لەم دۆخە خراپەی خەڵک بۆیە ئەو فشارە ئەگەر بکرا لە ڕابردووە بە دڵنیاییەوە دەسەڵاتداران زاتیەوەیان ناکرد تەنانەت بیر لە بڕینی پاشەکەوتی بیر لە بڕینی موچەی خەڵک بکەنەوە بەڵام بە دڵنیایی و فشارەکانەوە بەو جۆرە نەبوون و کاتێکی ژێمە هاتدەنگی ئەم دۆخی بە دڵنیاییەوە سەر لەبەری ئەم دۆخە خراپەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێکەوتون بێدەنگی خەڵک بێدەنگی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی حیزبە سیاسیەکانە بەوانەی کە هەتا وەکو ناڕازیش ناسراون چونکە زۆر کادەوانی چاوەڕێی شەقامیانە کرد خەڵکێک بیجوڵێنێ مامۆسایان بچنە سەر شەقامەوان تەنها بەیاننامەیەکیان دەرەکەیان و بە تەواتی پشتیوانی داواکارەکانتان لە کاتێکە حیزبی سیاسی لە دنیاە ئەمە نییە بەیاننامە دەرکاب لە پشتیوانم خۆی ئەبێ شەقام بجوڵێنێ ئەبێ بیر لە شێواز و لە ڕێگای مەدەنی بکاتەوە خەباتی بەرفراوانی مەدەنی بۆ جوڵانی شەقام دەست پێ بکە تا ئەو مافانە ئەدرێتەوە بە خەڵک چونکە ئێمە زانین ئەمە لەوە دەرچووە یعنی ستەمێکی ئاسایی بێ تەنانەت گەشتوتە ڕادەی بێحورمەتیکردن و سوکایەتیکردن بە هاوڵاتیان و بە تاکی خەڵکی کوردستان یعنی تۆ تەماشاکە ڕۆژانە خەڵک کۆچەکە لە دەریای ئیجە و لە دەریاکانی تری ئەو وڵاتانە هاوڵاتی هەرێمی کوردستان لە ئاوەکانە ئاخچێ مامۆستایانش بەرەو کۆچەکەوتون یا بە دڵنیاییەوە هەروەکو مامۆستا بەڵێ بە دڵنیاییەوە هەروەکو مامۆستا ئاماژەی پێ ساڵانە 15,000 کەس مامۆستا هەتا ئێستا داوای مۆڵەتی بە موچەی کردووە کە ڕێژەیەکی زۆری ئەمانە کۆچیان کردووە بۆ دەرەوە ئێخۆ هیچ هاوڵاتیەک لە خۆشییا کۆچ ناکە بێگومان ئەمانە قەیرانی دارایی دەستی خستۆتە بینەقاقایان و تەنگی پێ هەڵچنیون و ئەم دەسەڵاتە بە هیچ جۆرێک لە خەمی هاوڵاتیان و مامۆستایان کۆچیان کردووە پێدوایەوەی کە ڕۆژوت دەرەوە کۆچیان نەکردووە ڕایان کردووە لە بێگومان بە دڵنیایی من یەک شت بازەکەم یعنی ئەو کاتێک کە دۆخی ئابووری هەرێم بە حکمی ئەوەی کە لە بەغاوە ڕێژەیەکی باش لە بودجەی عێراق هات باشە خەڵکێکی زۆر لەوانەی کە کۆچیان کردبوو لە ڕابردووە ئاهاتنەوە داوای گەڕانەوەیان کرد بۆ سەر وەزیفەکانیان دووبارە دوای ئەوەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە بڕیارێکی نایاسایی ناشەرعی موچەی خەڵکی کوردستان و بە تایبەت مامۆسایانیان بۆ نیوە کەم کردەوە ڕێژەیەکی زۆر لەوانە بە ناچاری کۆچیان کرد و گەڕانەوە چونکە ئەم موچەیە بەشی دە ڕۆژی ژیانی ئەم مامۆستایان فەرمانبەری ناکرد و کەوت نەژێر قەرزاریەکی زۆرەوە تووشیەوە بوون کە بەڕاستی مناڵیان لە قوتابخانە بێنە دەرەوە بیخەنە بەر ئیشکردن تا فریای بژێوی و ژیانیان بکەون و زۆرێک لە مامۆستایان و پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی خۆیان فرۆش ناوماڵەکانیان فرۆش تا بتوانن درێژە بە ژیان بەداخەوە کامانە باسەکەین بەڵام ئەمە ڕاستیی تاڵەکە هەموو خەڵکی کوردستانی زانێ بەڵام بەداخەوەی کە تێی ناگەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە تێناگەشتن ئەم بەرپرسانە چونکە خۆیان ناڕەحەتیان نەبینیوە نەبوونیان نەبینیوە بە حکمەوەی بەڕاست و چەپاجن هەروەکو میوارەیە لە فیستیڤاڵی فلیمە لە سلێمانی بەرپرسی حیزبێکی سیاسی گەورە ئاماژەی بەوادا کە ئەوانەی کە
کە لە نەوتەوە بۆ جەو دەیدزن لە وڵاتەیە ئەوانەی کە دەستیان خستۆتە ناو بازرگانی نەوت و دەرمانەوە ئەمانە بەڕاستی تەنیان بە ژیانی خەڵک هەڵچنیوە بۆیە بە دڵنیایی ئەوانی کە کۆچەکەن بەشی هەرە زۆریان بە هۆکاری نائارامی بە هۆکاری قەیرانی ئابووری ئەو قەیرانە سەختەی کە دەسەڵاتدارانی هەرێ لێ بەپرس. سپاس دەکەم مامۆستا گەبگەرم و لای بەرزت گەر بە کورتی وەڵاممان دەیتەوە سەبارەت چەند پرسێک سەبارەت بە مامۆسایانی گرێبەست یان ئێستا چەند وتت بەرز وتت بە هەرێمی کوردستان پێویستی بە 10,000 مامۆستایە وەزارەتی پەروەردە بڕیاری داوە وەکو بڕیار کە مامۆستایانی گرێبەست کە بەڕێز وتت 6,000 بوون ئێستا بوون بە 5,000 بیان کات بە فەرمی. بەڵێ ئێستا مامۆسایانی گرێبەست 1000 مامۆسای گرێبەست وازی هێناوە و ئێمە لە یادداشتەکە داوای ئەوەشمان کردووە موچەی ئەو مامۆسایانەی گرێبەست کە وازیان هێناوە ئەو موچەی کە لێیان بڕاوە هەتاکو ئێستا نەدراوە بدرێت پێیان و کۆمەڵێک مامۆسای وانە بێژیش وازی هێناوە لەبەر ئەوەی موچەی پێ نەدراوە کۆمەڵێ مامۆسایە لە 2016ەوە موچەی وانەبێژی پێ نەدراوە کە بەداخەوە ئەمەش داوامان کردووە کە بگەڕێتەوە وەزیری دارایی وعدی داوە و وعدیشی داوە ئەگەر بودجەی هەرێم دابدرێت بۆ 2019 ئەو مامۆسا گرێبەستانە تەعین بکرێن چونکە ئەولەویات بۆ ئەوانە هیوا هەیە 3 ساڵ 5 ساڵ زیاترە لە دەرەوەی شاریشە ئەوانە بکرێت و ئێمە بەردەوامیش بووینە لەسەرەوە و جێی باسیشە تقریبن کاگ حەکیم ئێمە وەزیر باسیەوە کاڵەیە گەر دوودەوامی نەمینێ ئەمە توانینە و کاتە ڕۆژی شەموان بکەینە ئۆفوانە ئێمە بەس لە هەرێمی کوردستان زیاتر لە 1985 قوتابخانەی دوودەوامیمان هەیە 134 قوتابخانەی سێدەوامیمان هەیە پێویستیمان بە 400 قوتابخانە هەیە بۆ ئەوەی دوودەوامی نەمینێ کە ئەمەش بەڕاستی لەم زروف و بارەیە بە 10 ساڵی تریش ناکرێت چونکە وەزارەتی پەروەردە موچەی نییە لە 195 موچەی وەزارەتی پەروەردە بۆ موچەی مامۆستایان و فەرمانبەرانە کە 127,000 مامۆستا و زیاتر لە 33,000 فەرمانبەرە کاک حەکیم زیاتر لە 205 قوتابخانە خێرخواز دڵسۆزان و خێرخوازان دروستیان کردووە لە ماوەی ئەو چەند ساڵەی لە هەرێمی کوردستانە 205 قوتابخانە خێرخواز دروستی کردووە کە ڕۆڵێکی گەورەیان هەبووە لە پاڵپشتی پرۆسەی پەروەردە و فێرکردن و 632 قوتابخانەش ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دروستیان کردووە بۆیە ئێمە بەڕاستی قەیرانەکە زۆر گەورەیە و فشارەکان زۆرە وەزارەتی پەروەردە هەر نەکەر ئەوە هەتاکو ئێستاش لە زۆربەی قوتابخانەکان 4 مادە هەتا ئێستا نەگەیشتووە بە پەرتووک کە ساڵانە پێویستیمان بە 20 ملیۆن پەرتووک هەیە لە 1200 عینوانە ئەمانە هەمووی تووشی قەیران هاتووە تەنانەت بۆ ناوچە دابێنراوەکان لەم چەند ڕۆژێک پەرتووک لەگەڵ مەرزەمەی کوردیان لە سەیتەرەنەیان هێشتۆ بێتە ژوورەوە و ناڕازیش دەربراوە. بەڵێ دەمەوێت سەبارەت بە دۆخی مامۆستایان لە ناوچە دابڕێنەوەکانش پرسیار لێ بکەن باز لەوەکێت تا ئەوەی کە داوا کراوە کە بارەگەی یەکێتی مامۆستایانیش لە کەرکووک دابخرێ هێزە عێراقیەکان داوایان کرد ئێستا دۆخی خوێندن چۆنە چەند مامۆستاویان جێش چووە چەند تەڵەبە مەسەلەن وازی لە خوێندنی یا چەند قوتابی واز لە خوێندنی ناوە ئەگەر بە کورتی پێیان بڵێ سوپاس دەکەین. بەڕاستی کێشەی ناوچە دابێنراوەکانەوە نزیکەی 15 ساڵە مامۆستایان گەڕاوەتنەوە ناوچە دابێنراوەکان کە هەر لە مووسڵەوە هەتاکو خانەقین و ئەو شار و شارۆچکانە ئەگرێتەوە بەداخەوە حکوومەتی هەرێم بەڵێ یەکەم بیدایەت ناوچە لە خوێندنی کوردی دانا و پرۆژەی دانا و سیستەمی دانا بەڵام زۆر کەم تەرخەمە بەرامبەر ناوچە دابێنراوەکان بەوەی کە مامۆستایانی ناوچە دابێنراوەکان هەتاکو ئێستا نەگەڕاوەتنەوە سەر شاری خۆیان نەقڵ نەکراون بەڵکو تەنسیبن کە ئێستا لە دوای بەتایبەتی بەهۆی ریفراندۆم و 16 ئۆکتۆبرەوە زیاتر لە 2000 قوتابی لە خوێندنی کوردی لە کەرکووک وازیە ناو گەڕاوەتەوە ناوچە ناو هەرێم و هەولێر و سلێمانی و هەنێکشی زیاتر لە نزیکەی 100 مامۆستا هەتا ئێستا نەگەڕاوەتەوە و ساڵ نییە قوتابی بە لێشاو نەچێتە خوێندنی عەرەبی بەوەی کە لە پۆلی 12 تەخەڕوجەکات لە زانکۆکانی حکوومەتی مرکزی دراسە هەمووی عەرەبیە
بەڵام خوێندنی کوردی بە کوردیە و لە هەرێمیش بەڕاستی وەریانەگرن بەڵام بە پێی پێویست نییە هیچ شتێکیان بۆ دابین ناکرێت بۆیە کێشەی ناوچە دابێنراوەکان بەردەوامە و ئێمە خاڵێکشمان ئیزافە کرد لەم کۆبوونەوەی ئەم جارە بەجددی دەبێ مامۆسایی ناوچە دابێنراوەکان بگەڕێنەوە سەر شاری خۆیان وەلەو پێش ماوەیەکیش محافظی ئێستایی کە بە وەکالەتە بڕیاریدا هەر ڕێکخراوێک کە لە بینایەیە و ئیجازەی حکوومەتی مەرکەزی نیە دەبێت چۆڵی بکە و لەم ماوەیەش ڕێکخراوی یەکێتی مامۆستایانی عێراق کۆنفرانسێکی تائیفیان بەست و بە مامۆستایانی خوێندنی کوردی کە زیاتر لە 6200 مامۆستایە بێبەشیان کرد بە بڕگەیەک وەلەو ماوەیە شەڵیان کوتایە سەر بینایی یەکێتی مامۆستایان لە دوای 16 ئۆکتۆبەر بە هەمەڕ و بە کۆمەڵێک ئەوانە بەڵام توانیمان لەگەڵ لقی مامۆستایان خۆڕاگرانە چۆڵی نەکەین و لەم ماوەیەش دوو جەلسە لەگەڵیان کراوە خەریکە دەگەینە ڕێککەوتنێک لەگەڵیان و ئیلا فشارەکان بەردەوامە بەڵام بەرپرسانی پەروەردە حکوومەتی هەرێم هیچ هەڵوێستێکیان نییە لە دوای 16 ئۆکتۆبەر یەک نەفەریان نهاتووە تەنانەت لە دەستپێکی خوێندنیش تەنیا مامۆستایانن کە خوێندنی کوردیان ڕاگرتووە کە زیاتر لە 6200 مامۆستایە و ئێستا تقریبا 80000 قوتابیە کە پێشتر نزیکەی 95000 قوتابی بوو 475 قوتابخانە ماوە بەڵام فشارەکان بەردەوامە و خوێندنی کوردی زۆر بێنازە بەرەو بەڵای سپاس دەکەین مامۆستا زۆر سپاس مامۆستا ئەحمەد مامۆستا گەشتێکت ماوەی زۆر بە کورتی وەڵای هیواداری حکوومەت بەجددی هەوڵی چارەسەرکردنی کێشەکەڵەکە بواری پەروەردە بدات چونکە تەنها کێشەی مامۆستا و منهەج نییە بەڕاستی خوێندرگاکانمان کۆنن خوێندرگاکانمان پێویستی بە تعمیرکردنەوە خوێندرگای تازە هەیە دروست بکرێ بە حیزبیکردنی ناوەندەکانی خوێندن کە گرفتێکی گەورەی و تا ئێستا بەردەوامە نتوانراوە چارەسەر کرێ ئەمانە هەمووی بکرێ و دواتر مامۆسایی پسپۆر دابمەزێنرێ گرێبەستەکان کێشەکانیان چارەسەر کردوانی 3 ساڵیان تەواو کردووە و پاری وانە بێژی لە 30 ڕۆژجارێکا دابش بکرێت تا ئەوانیش بتوانن بە ئاسوودەیی و وانە بڵێنەوە شوێنی ئەو مامۆسایانە پڕکەنەوە کە خانەنشین بوون یا کۆچیان کردووە یا مۆڵەتیان زۆر سپاس بۆ بەڕێزان مامۆستا کۆجەمال مامۆستای ناڕازیار و مامۆستا ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەیاندنی یەکێتی مامۆستایان کە لە کەرکووک کۆڵەکە مابووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارەرم تا بەرنامەیەکی تر خواتان